دوێنێ هەر هیچی میژ نەکرێ یەکسە چمۆمە هەدی ئەوڕۆ ئەڕۆ 2000 هەدا ئێستا 2000 دیش ئەرێ بەخۆیە تا ئێستا 2000 ئەودا چۆکم دێشی چاوشم عەمەلیاتە وا لەبەر ڕۆژێوا ژان دەکرد بەخوا دەچمەنێ هاتین وای 5000 فرۆشت لە سبیانێەوە لێرەی بەس 500 فرۆشتی ئەرێ بەخۆی وای 5000 يعني ناساني تبكي والله حتما لسه حمالي شقة مع خرسة بس أو وقبل بلي خواي جوري عرمتي معنا هنا أو كسان كيس حمالي كبراسي خرسة الحمد لله روندك دروزينا كينو كصابتك بشرف دكين بخوش زورا ان شاء الله بهم خوش اوروك استراحتي ورقري ومسيونا ومالو من دالتو با استراحتي خد اورو واقعي مسيارة واقعي مسيارة جارێکی تر لە هەولێری لە نێو جەنجاڵی بازار و لەو شوێنەی کە منارە و قەڵا ڕێز لە مەندووبوونی مەردەکان دەگرن. ئەم ئەڵقەی دەستبار جیاوازە. ئەم جارە کامێرەکەمان تیشک دەخاتە سەر ئەو شانانەی کە باری قورسی شار هەڵدەگرن. ئێرە وێستگەی حەمباڵەکانە. ئەو مرۆڤانەی کە نانەکەیان لە ناو دووچەرخی عارەبانەیەک و ئارەقەی نێوچەوانێکی ماندوودا دەدۆزنەوە. لەم کاتە سەختانەدا دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سوورچی دەبێتە سێبار بۆ ئەم دڵەشکاوانە. حاجی ئیدریس سوورچی ئەو سەرمایەدارە نیشتیمانیەیە کە هەمیشە ناوی لەگەڵ دەستگرتنی هەژاران و خەڵکی هەرێمی کوردستان دەدرەوشێتەوە. ئەو لە ڕێگەی دەستبارەوە دەیوێت بڵێت ئێوە کە باری خەڵک هەڵدەگرن ئێمەش هاتووین تا کەمێک باری شانتان سووک بکەین و ماندووبوونتان بەرز بنرخێنین. سەرەتا لای مامکەریم دەوەستین. پیاوێک کە تەمەن و نەخۆشی چۆکیان پێدا نەداوە و بە فرۆشتنی چەند مترێک نایلۆن جەنگی کرێی خانوو دەکات. مامکەریم ڕەنگە لە گیرفانیدا دەستکورد بێت، بەڵام لە ناخیدا پاشایەکی دەوڵەمەندە. ئەو لە نێوان ژان و برسێتیدا تەنها زمانی بە سوپاس گوزاری خودا دەگەڕێت. ئەو دەزانێت کە ئەو پارەیەی لەم کارەی بە حەڵاڵی دەستی دەکەوێت گەورەترین سەرمایەی مرۆڤە. نور سەخیرن دێمە ئێرە لە نووی سبیانێەوە بە زمانی بەڕۆژوو هەندێک ساعت هەشت دێمە بەڵێ ڕۆژیشم الحمد لله حەمدی سنا لە بۆ خۆی گەورە قبولی ڕۆژی دەگرن ئینشاء الله ئەگەر خوا ڕەحمەت وەزات نەخۆشیشی چەندێ خوا قسمەتی کرد ئەرێ وەڵا نەخۆش چ نەخۆشی تەیە بەخوای قەنسەرم دەسوور ڕێقابم دەبێت ڕێقابممان دیە بەرێ چمە دەختۆریشی بەس پارە دێ پارەش پێیان نابی بە هەموو بەخوا دەچمەنێ هاتین وای 5000 فرۆشت لە سبیانێەوە لێرەی بەس 500 فرۆشتی ئەرێ بەخۆی وای 5000 بەرێ ئەرێ بەخۆی یعنی بازار زعیفیشە زعیف بازار زعیفە ئیرادێ خوارد تەقسیماتی خوارد بی هەر ئەوەندێ ڕاستە خێزانداری الحمد لله بەخوا منداڵەکانی من عیب نەبی هەر کەس مارە خۆیتە هەر کەس ماری خۆی ئەرێ وەڵا بژێوی ژیانت کو بەڕێ دەکەیت بەخوا ژیان ئاجە ڕەب العالەمینە کرێ خانی 550,000 دینارە یعنی کرێتی ئەرێ وەڵا هەدی مانجی ڕەمەزانێک شێ خواردنشتە لۆ حازر دەکا کووە وەڵاهی دووچێک نادم حەفت نەفەر لە ماوەی دووچێکم هەیە بەرێ چیزەکان خواردنشتەوە لۆ حازر دەکەن لەگەرمدانە و خزمەتم دەکرد و بەرێ خێزانەکەم نەمایە ئەمری خوای کرد لە مێش 12 ساڵە چەند ساڵە خەریکی ئەو کار و کەسابەتی لە ناو بازارە؟ لە مێژە خەریکم
بەێ واسیش پێێن لە مێژە خەرێکی ئەو بەزمەوەتن تقریبا 20 سال هەر ئەوەندەیە ڕۆخم دەخۆش چەندی خواکرد لە قسمت وازیمە بەو قەناعەتی خوا دایکە من عفوم بفەرمون ناوی جەنابتم نەپرسی ناوم کەریم عەلی عەدی مام کەریمی بەڕێز ئەمە لە بەرنامەی دەستبار هاتینە لە کەنالی پایتەخت بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچی ئەو ڕۆهاتینە کاسبکارانی وەکو بەڕێستان بەسەر دەکەینەوە کە بە زمانی بەڕۆژ و خەریکی کار و کەسابەتن ئەوە دڵنیا بە وەکو دەڵێ ئەمە نا خێرە نە هاوکاریە ئەوە تەنها دیارەیەکی گچکەیە گە لێمانی قبول بفەرمووی مەمنونت دەبین ئەوەکو دیاری بەرنامەی دەستبارە بۆ بەڕێستان لەلایەن سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچی بزانم چ پەیامێکت لۆی هەیە لۆ دەستگای میدیای پایتەخت لۆ کاک حاجی ئیدریس سورچی من دەمەوێت کابراایکی مسلمان بی خێرکەر بی شانتی پیاوە نەبی باخلاق بی لەگەڵ مسلمانە الحەمدولیلا دزێ پەنجەیان دیارە و خێری زۆر دەکەن و خوا خێریان بنووسی خوا جەزایان داتەوە ئەوە جەزای خێرەوە کابرا خوای خوا شتێکی دەداتێ نایداتێ بەسەر خۆی لێوێ مسلمان بەش استفادە لێ بکە فەقیر و هەژار فەقیر هەیە والله بەسەر بەکەم دادی والله نانی نییە بخۆ یعنی ئەو حاڵەتانە توش دەبی خەرک هەیە ڕۆژانە دەیبینی نان نییە والله هەموو هەناوم دێتە خوارێ کە بەکەم دادێ والله نانی خوا گەورەی ئینشاءالله ئینشاءالله خوا ئینشاءالله درێغی ڕەحمەتی ڕحمی گەرەک ئەمە خراپ دەستت خۆش بێ ئەمە خراپ ئاماتی خوا پێ خوا مەوفەق و کارەبی ناو لە قیامەت ناچاری ژیان ئەم مامەیەی ناچار کردووە بەیانیان زوو بێتە بازار بە عەرەبانەکەی کاری گواستنەوەی کەلوپەل بکات تاوەکو نزیک بەربانگ ئەو باسی کەمی کار و دەستمای دەکات و لە کارەکانی دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچیش ئاگادارە ماندی نەبی سەحەتت کووە باشی ئینشاءالله الحەمدولله خەریکی چی وەلاکەی عەمباریمە عەمباری ئەرێ وەلا باشە لە سەعات چەندەوە هاتیە دەرێ وەلا سەعات 8:09 لە مارێ دێ 8:09 سبیانێ ئەرێ وەلا هێوا سەعات چاری هێوارێتمە و لە بەر ڕەمەزانێ لەبەر ڕەمەزانێ ئەرێ وەلا بە ڕۆژیشن ئینشاءالله ئەرشالا ئەرێ وەلا باشە کو دەقەتێنن ئەو ڕەمەزانەی بە حەمباری قورس نییە بەرێوە لە بەرای هەریە ناچاری چ بکەی دوو ناچاری هێ ڕەمەزان گەژەی شەشی نەکەی نابی ناقەتێ بەرێ ئەرێ وەلا یعنی ڕۆژێ چەند سەعات بە هەمووی ئیش دەکە وەلا مەلا عەترێ بانگ داتمەوە بەلای عەسرێ ئەرێ وەلا باشە ئیش کووە ئیش هەیە نییە ناوەلا زەعیفە زۆر لۆ وەلا ڕەمەزان عەقل زۆر بە نییە یعنی ڕەمەزانان ئیش زەعیفە هەتا پاتی ڕەمەزانێ بازار نییە هەر بچ نییە نییە ئەرێ وەلا ڕۆژانە چەند پیا دەکەن وەلا دێ و پاس دێ و بیستە ئەوەیە ئەرێ وەلا 10-15 ئەرێ وەلا ئەرێوەیە ئەو باوشتانە دەیگوازنەوە چنە قورسن وەلا سووتن کاتۆشتێ و مێژە و چیزە و ئەو شتانەیە بەرێ باویە و ئەرێ وەلا باش لەگەڵ ڕەمەزانش بازارتان کزی کردیەوە نییە ئەرێ وەلا کەمیدا عالم ناتە بازار عالمتە ناکرا سەرەشی دێ بەرێ بەرێ ئەرێ وەلا بە خۆت ماڵەمەدانی شتە ئینشاءالله ئەرێ وەلا ئەرێ وەلا هەیتم دەیتەمەندرێژ دەبن ئینشاءالله سەلامەت بێ ئەرێ وەلا باری گوزاران و ژیان کووە زەحمەتە ئەو ڕفەیاکردنی نان کووە وەرە وەلا زامنە کاکاسبی ئەرێ وەلا ئەمە لە بەرنامەی دەستبارەوە هاتینە لە کەنالی پایتەخت ئەزیزی بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی سەرمایه‌داری نیشتیمانی وەلای زۆری خێر ئەوەیان ئەوەی خەرچی دێ بەڕاستی خوا خێری بنووسی چیت هەیە لۆ کاک حاجی ئیدریس سورچی سەرمایه‌داری نیشتیمانی خوا خێری بنووسی خوا خێری بنووسی یاربی خوا بە خێری بێنی وەلایی لە تەلەڤیزیۆنە لە بەنامێوانە زۆر یامەتی خەرچی دەیە بەڕاستی هەرێ وەلا دەی باشە ئەمەش ئەوڕۆ دیارەکەی دەستبار پێشکەش بە بەڕێستان دەکەین ئینشاءالله پێم خۆشە ئەوڕۆکە ئیسراحەتی وەرگری و بچیەوە ناو ماڵ و منداڵ و بە ئیسراحەتی خۆدا ئەوڕۆ خوا خێر بنووسی یاربی ئامادی خوا بن
خوا بخير بێن ممنون ئەمە ممنون ئامانەتی خوا بیسەرچاوەکەم سەرچاو لە گۆشەیەکی دیکەی ئەم بازاڕەوە مام ئەیوب بەهۆی بێکاری لەسەر عارەبانەکەی دانیشتووە و چاوەڕوانی بانگی ڕزقی حەڵاڵە. ئەو بە حەسرەتەوە دەڵێت دوێنێ 1 دینارم کار نەکردووە و ئەمڕۆژ تەنها 2000 دینار دەستکەوتم بووە. السلام عليكم. سلام ورحمة الله ماندی نەبی خير كويس بس صحتك باشي تاتي باشی سلامەتی ئینشاءالله ساتاوم خير بي خەریکی چی؟ والله خرجت عن بالي ملك وانا ايش لكم عربانەت هەیە؟ بري على بالي باش لە سعات چەندەوە لێرە؟ والله للساعات هزاوة هشت عرفت اليوم هذه لا حفل و هەشت و نوێ سبیانێ السبياني هذا بە ڕۆژیشی هذا الحمد لله اخوي بزاف الحمد لله ئیش و کار کووە؟ اخوي ايجنيه ايش كارنيه هەر نییە هیچ هذا هيا بس والله اما ويا الدنيا الهيتم يجنك ليك 6 شمومه ئەدی ئەوڕۆ أرو 2000 ئەدا ئێستا 2000 دیش أري بخويا تاس 2000 خێزانداری بري چەند منداری تێ؟ حفم دارمي ماشەڵڵا تەمەند درێژ منی جوار بسلامة بيك جوار باشە هەر بە تەنێکی ئیش دەکەی ها؟ بري أرى بتاني جدك مندارەکانت گچکەنە دیارە بخوي مسكنينا بس إجناك لو خوان إجناك بەرێ ليش كان مش دو سارة إجناك بەرێ أرى شێویشیانی کووە کو دەقەتێنن لەگەڵ ڕەمەزانی بخوي ولا جيوار درينو بەرێ أجل إيشكني بس أجل اشتك هبي أورا كابلا خير خوازك اشتك الداتي أنا مسألة إجبري إجنية هەر لێرانە ئیش دەکەی بري أرى دا نوت السيوة لە نوتوسێەوە ئەوە ئیش و کار أرى چ دەگوازنەوە ئەنگولی والله جاي ولا أشياء دقوازينه لبينا قراء السلام ولبينا أولى أوندي قورس نییە ئەو ئیشە لۆنگۆ بلا ولا قرصة بلا ولا قرصة بلا ولا تشوكم ديشي تساوش عملياتها ولا بر جواز جاندك لە بە ڕۆژی چاوجان أرى بخوي تساوم عمليات بەێ أرى ناوی جەنابتم نەپرسی أيوب مامەیوب بله ئەمە لە کەنالی پایتەخت هاتینە بەێ دەستگای میدیای پایتەخت بله لە بەرنامەی دەستبار بله ئەو کەسانەی خاوەن پیشە و کار و کەسابەتی خۆیان دەکەن نانێکی حەلال پیا دەکەن بەسەریان دەکەینەوە راست لو بەڕێزیشت ئەوڕۆ خەڵاتی بەرنامەی دەستبارمان ئامادە کردی کە لەلایەن دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورسی و لەلایەن بڵێم سەرمایه‌داری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورسی بۆ بەڕێستان ئامادە کراوە ئەمە وەکو دیاری لێمان قبول بکەم ئەمە هاوکاریە نەخێرە ئەوە ڕێزگرتنە لە ماندیبوونی ئێوەی بەڕێز باشە خوا قبولی کە لۆی چ پەیامەکەت لۆ کاک حاجی ئیدریس سورسی لۆ دەستگای میدیای پایتەخت ئەمن دەرێم خوا بیپارێزێ خوای گەورەی قبول کە خوای گەورە ئیشەڵا خوا بە هەشتی دەبوو نیشتی بدەکە کاک محەممەد 25 ساڵە لە یەک شوێن و بە یەک کاری بۆ یەکردنی پێڵاو دەکات تا نانی پاک بباتە ماڵەوە. دەستەکانی ئەو بەم کارەی ڕەش بوون بەڵام دڵی وەک بەفر سپیە. ئەو دەڵێت ڕسق بەدەست خوددایە بەڵام ئەمڕۆ بازاڕی ماندوو بوون سستە. سلااو لێ بێ قوربان بەخێر بێ برای گەورم چاوی بنی عەزیزی براکەم تەندروستیت کووە الحەمدولله شکر بۆ خوای بەخوای بە زیاد بێ ڕەمەزانە ماندوونی تینود نییە برسیت نییە بەخوای کابرا ئیشە بکە مانجیش دەبێ و تینیش دەبێ و برسیش دەبێ بەڵام دەبێت تەحمولکەی ما بینی مسلمان و کافری ڕۆژ و نۆژە ڕۆژە و نوێژ ئەرێ وڵڵا ما بینی کافر و مسلمانی کەلێکی جودا دەکاتەوە دەزانی چێ مسلمانە چه کافرە ما بینی و دوانە فقط ڕۆژ و نۆژویە کە لێک دەکاتەوە دەنابەتی دەزانیەوە ئینسانێکی باشە خراپە مسلمانە کافرە کوێ کوونێ ڕاست ناوی بەڕێزت چ بوو؟ من ناوم محەممەدە کاک محەممەد چەند ساڵە خەریکی ئەو ئیشەی 25 ساڵە 25 ساڵە خەریکی درونەوە و سبووکردنەوە بڵێ ئیشی پێڵاوێتی هەموو یار ئیشی پێڵاوێ فەرق ناکە لە سعات چەندەوە لێرەی کاک محەممەد بەخوای بەیانان سعات 9 دێم تا سعات دەوروبەری 5 ئێوارێ بەردەوام لێرەی ئەرێ وڵە بەردەوام لێرە بە سەرما و گەرماشە لێرە نە بەخوای فەرق ناکە ئەگە گەرما بوو سەیوانێکی هەڵدەدەین ئەگە سەرماش بووە ئەوە دانیشتوینە ئەگەر گەرمان نەبێ و خۆر لێن نەداوە ئەوە خۆشە ئیش و کار کووە کەسابەت کووە بڵخوای کاکە دروستە ڕسق بەدەست خۆیە بەڵام جاری وایە زەعیفە جاری وایە باشە بەڵام ڕسق بەدەست خۆیە خوا ڕسقی دەنێرێ
الحمد لله هەروەندەی کە دەروزەی ناکەین و کەسابەتێکی بە شەڕف دەکەین بۆ خۆی زۆرە لەخوای بەزیاد بێ. ڕۆژانای کەواتە چەند سعات بە هەمووی ئیش دەکەن؟ بەخوای دەوروبەری 11 سعات 10 سعات ئەوەندە ئیش دەکەین لە نوێی بەیانەوە تا 5 وارە بزانە چەند سعات دەکات. خێزانداریشی جەنابن؟ ئەرێ وەڵڵی سێکی ژمەیە دەگەڵ 2 کوڕان. یا ڕەبی تەمەند درێژ تەمەنیان درێژ عەزیزی برای گەورەی چاوەکەمی. چ ئیشتەشی یعنی خۆش و ناخۆش بە هەردوو دیوەکەی ڕوویدا ماوەی 25 ساڵی ئیشکردنت؟ بەخۆی زۆر شت دێنە پێشەی لێرانە وەلی خۆب ناکرێ هەموودا پیاو لە مەغزیدا ڕابگرێ. وەلی یەک دانیان کە ئەوەیە بەعزێک دێن لێرە ئاوە دەبینی لە ماڵە تووشی کێشەی دەبن دین لێرە ناڕعاتێکی لەسەر مەدەر دەکەن دەڵێ کاکە و پێڵاوم بۆ بەجێشتی نەکە خەرایکێ نازام تێکی نەدەی دوای وەی کاری وامان پێ دەکە سیر پێڵاوەکە قاوەیە ڕەشی لێ نەدەی ڕەشە قاوەیی نەکەی ئەو جوێشتانە زۆر زۆر تەبیعێ لەکنمە. یەکێکیش لەوانە خۆشەکەشی ئەوەیە بەعزێک شەنە برادێک ڕۆژێکی هات لێرە زۆری عەزیەتدام زۆری عەزیەتدام جارێک دەکوت دەوری پێڵاوەکەم خەرا کردێ جارێک دەکوت پێڵاوەکەم نابێ نازانم سپێ ڕەشت کردیە جارێک دەکوت پێڵاوەکەم ئاوەلیاتێ هەزار نەقڵی پێکردم دە ئاخیرشدا دەنێکیش باران دەباری دوایەکانەش کە پێڵاوەکەی خلاص بوو بە دڵ ناخۆشی پێڵاوەکەی لەبەر کرد مەڵێ ئەوە کراوی لەسەر من دەنێ ئەوە هاتبووە لێرە دوایە پارەکەی بۆم زانی 1000 دیناری دەبەرکەم ناوە وەختێکی گەهات چاوم لە پارەکەی کرد و ڕۆی پارێکی زۆری بۆ دانابووم فقط دەهێویست عەزیەتم کە کارەکەم بە بەلاژ نەڕوا دەویست هاوکاریت بکە بەڵێ عەزیەت بە ئەنقەز عەزیەتی داوم زۆر کە زوا هەبوو بە ئەنقەز عەزیەتیان کردومە و دوایش بوو وەی پارەیان داومەتێ و ئەو لاولا کۆمەگێکی زۆریان کردومە. باشە ئەگەر پێم بڵێ دوای ئەوەی کە ئێواران دەچیتەوە ماڵەوە ناو ماڵ و خێزانی خۆت تا چەند مرتاحی ینی ویژدانت ئاسوودەیە؟ وەڵڵاهی جا ئەرەوەندەی کە کارێکی بە شەڕەف دەکەم دەروجەی ناکەم ناچم لە عالەمی پارەی وەرناگرم دزی و ئەو لاولای ناکەم لە خوای بەزیاد بێ زۆر مرتاحم. قەلبت ساغ بی ئینشاءالله. الحەمدولله مەمنونم. بەرنامەی دەستبار لە پایتەخت میدیاوە بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی کەسایەتی و سەرمایەداری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچی دیارەیەکی بچووکمان ئامادە کردووە بۆ بەڕێستان ئەمە بڵێن نە هاوکاریە نەخێرە ئەمە تەنها ڕێزگرتنە لەو ئەرک و ماندووبوونەی ئەنگۆ دەیچێژن بە زمانی بەڕۆژوو خەریکی کار و کەسابەتی خۆتانن ئەمە ئەم دیارە بچووکەمان ئەگەر لێ قبول بکەن مەمنون دەبی. پێم بڵێت چ قسەیەکت هەیە بۆ پایتەخت میدیا بۆ کاک حاجی ئیدریس سورچی سەرمایەداری نیشتیمانی؟ وەڵی ڕێز و سڵاوم هەیە بۆ کولیان ومیدوارم کە هەمیشە ساغ و لەشیان ساغ بێ و خوالیان قبولکە ومیدوارم هیچ وەختێکی لە بەدەندا لە ژینی کوێ دەیکەن ناڕەحەتی نەبینن ئینشاءالله هەمیشە سەرکەوتوو بن. دەستت خۆش بێ چاوی لە خزمەتەوەدام دەست خۆش بێ چاوی لای بەڕێزم چاوی. دەستە ماندووەکان لێرە کۆتایی ناین پیاوێکی تر کە کاری حەمباڵی دەکات باسی ئەو زەحمەتیە گەورەیە دەکات کە لەم کارەدا چەشتوێتی ئەو دەڵێت ناچاری وای کردووە بەردەوام بین ناچاری وشەیەکی قورسە کە تەنها ئەوانە تێیدەگەن کە شەوان بە پشتی پڕ لە یەشەوە دەخەون و بەیانیان بە دڵێکی پڕ لە ومێدەوە ڕوو لە بازار دەکەنەوە. خەریکی چی؟ وەڵا حەمالی. حەمالی دەکەی؟ باشە. ڕۆژانە چەند سەعات لەسەریشی؟ تقریبا لە دەوری سەعات 9 تا دەوری عەسر. لە 9 سبیانێ هەتا عەسر دەبینیەوە. کو ئەو ڕەمەزانەکە ماندی دەبن فیلمتان دەبی؟ الحەمدولله وەڵای ماندوێ دێشتانەیە بەس الحەمدولله سپاس بەخوا. بەڵێ یعنی ئەگەر بووم باز بکەی بزانم معیشەتان کووە ڕۆژانە لێرە چەندتان بەدەست دەکەوی؟ وڵای قەزەی ڕزق عادی خوای گەورەیە بەس حتمەن وەکوتر ئیترەوە پەیوەندی بازار ئیش هەیە ئیشی حەمباڵی؟ وڵای هەیە و ئیتر ئاواز کەم زۆر. باشە الحەمدولله. خێزانداری؟ بەڵێ.
منداڵیش تێنە ئینشاءڵڵا بەڵێ سێمە من درێژ دەبن ئینشاءڵڵا سەلام باشە ئەمە لە کەناڵی پایتەخت و لە بەرنامەی دەستبارین بەڵێ کە لەلایەن دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی بەڵێ سەرمایهداری نیشتیمانی کاک حاجی ئیدریس سورچیەوە بەخێر ئەو کەسانە بەسەر دەکەینەوە لە مانگی ڕەمەزان کە کاسبکارن کە بەخێر بە عارەقی نیوچوانی خۆیان پارەیەکی حەلال پیا دەکەن و پێمان خۆشە بەڕاستی ئەو ماندووبوونەی ئێوە نیشان بدەین دەست خۆش بێ خەڵاتیشمان ئامادە کردیە پێم خۆشە ئەو خەڵاتەتان پێشکەش بکەین ئەگەر هاوکارانم خەڵاتەکەم پێ بدەن بزانم بەڕێزیشتان ئەمە دیارریەکە هاوکاری نییە خێر نییە تەنها ڕێز لە ماندووبوونی ئێوە دەگریت دەمانەوێتن ئەو مادیبوونە ئێوە دەیچێشن بەڕاستی بەم خەڵاتە ئێمە دەستخۆشیتان لێ بکەین و هیوای بەردەوامیتان لۆ بخوازین چیت هەیە بوو سەرمایهداری نیشتیمانی کاک ئیدریس حاجی ئیدریس سورچی و دەستگای میدیای پایتەخت وڵای خوای گەورە ئینشەڵا بە ئیمانەوە بژین بە ئیمانەوە ئینشەڵا بگەڕێنەوە بارەگای خوا خوای گەورە ئینشەڵا لەسەر ئیمان بەردەوامیان کا و خوای گەورە وان لێکا ئینشەڵا لەسەر چاکە بەردەوام بن و یارمەتی ئینسانی ئیماندار و فەقیر بن ڕوبەڕووی زەحمەتی دەبنەوە ئەنگۆ ڕۆژانە لە وەختی ئیشێ وڵا حتمەن ئێسەوە حەمالی شەکەمان قورسە بەس ئەوە وەکو بڵێ خوای گەورە یارمەتیمانە ئینا ئەو کەسانە کەسێ حەمالێکە بەڕاستی قورسە زۆریش باری قورس بارەکە وڵا قورس و سووگە کارتۆنە فافۆنە هەموو نەوعێکە چ ڕووداوێک هەبوو لە کاتی گواستنەوەی باری کەسێک بەسەرت هاتە بێت بتانی بۆمان باس کرد وڵای زۆرە من هیلاکیم زۆر دیوە بەس ئەلحەمدولیلا نمونەیەکی بچووکمان بوو بێنەوە دەرسێکی لێ وەرگرین و بینەران دەرس وڵای ئەوە ئیشی قورس زۆرە ڕاست یعنی مەسەن جاری وا بۆ مەسەن پیکاپ کەیە بە تەنیا بردوومەتە مەسعەدە لێوە لەسەر و دام ناوە بە تەنیا زەحمەتیم زۆر دیوە ئەو شتانە زۆرە ڕاست دەستت خۆش بێت سپاس زۆر سپاس دەکەم خوای گەورە ڕستامە چاوەکەم ئەمڕۆ لە هەولێر فێر بووین کە نان هەندێک جار لە بەرد قورسترە دەستبار بەردەوامە لە گەڕان تا هیچ شانێکی ماندوو بە تەنها نەمێنێتەوە سپاس بۆ خوددا کە هێشتا مرۆڤی وەک حاجی ئیدریس سورچی هەن تا ببنە مەرهەم بۆ برینی ئەم مەردانە تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ